ئایا ئۆپۆزیسیۆن دەتوانێت بەرە لە پەرلەمان دروست بکات؟ ئایا هاوشێوەی خولی ڕابردوو دەنگی ئۆپۆزیسیۆن لە نێو پەرلەمان پەرش و بڵاو دەبێت؟ دوای دەرچوونی ئەنجامەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لایەنەکانی دەرەوەی پارتی و یەکێتی توانیان 32 کورسی بەدەست بێنن کە نەوەی نوێ 15 کورسی و یەکگرتووی ئیسلامی 7 کورسی و ڕەوتی هەڵوێست 4 کورسی و کۆمەڵی دادگەری 3 کورسی و بەرەی گەل 2 کورسی و بزوتنەوەی گۆران 1 کورسیان بەدەستهێناوە. بەدەستهێنانی ئەو دەنگانە لە کاتێکدا دەنگی دەسەڵات هەڵکشانێکی زۆری بەخۆیەوە بینیوە کە پارتی پلەی یەکەمی بەدەستهێناوە و 39 کورسی هێناوە، یەکێتیش پلەی دووەمی هەیە و 23 کورسی بەدەستهێناوە. ئەوەی لە ئێستاوە چاودێران قسەی لەسەر دەکەن ئەوەیە ئەدای ئۆپۆزیسیۆنی داهاتوو لە پەرلەمانی کوردستان ئەگەر سیتاوکو ئێستا گۆڕان و هەڵوێست بە فەرمی ڕایان گەیاندووە کە دەبنە ئۆپۆزیسیۆن، ئەگەری زۆرەوە لایەنەکانی دیکەش دەبنە ئۆپۆزیسیۆن. بەڵام ئەوەی بۆتە پرسیاری چاودێران ئایا ئۆپۆزیسیۆن هاوشێوەی خولی ڕابردوو ئۆپۆزیسیۆنێکی پەرتەوازە دەبێت یاخود دەتوانن نیمچەبەرەیەکی ئۆپۆزیسیۆنی لە پەرلەمانی کوردستان پێک بێنن و پێکەوە کار لەسەر چاودێری دەسەڵات و فشارەکانیان ئەنجام بدەن. ئەوەی تا ئێستا هەیە لە ماوەی بانگەشەی هەڵبژاردن ناکۆکیەکی تون لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هەبوو کە یەکیان تاوانبار دەکرد. ئەمە وا دەکات کە یەکگرتنیان لە خولی داهاتووی پەرلەمان و دروستکردنی کوتلەیەکی هاوبەش تا ڕادەیەک زەحمەت بێت بەهۆی ئەو ناکۆکیە قوڵەی لە نێوانیاندا هەیە. جێی باسا ساڵی 2009 لە پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆن کە پێک هاتبوو لە گۆڕان و یەکگرتوو کۆمەڵ توانیان کوتلەیەکی 40 کورسی لە ئۆپۆزیسیۆن دروست بکەن بە بڕوای چاودێران تا ڕادەیەکی زۆر ئەو ئەزمونە سەرکەوتوو بوو. لە ساڵی 2018 سێ لایەن کە پێک هاتبوون لە یەکگرتوو کۆمەڵ و سەربەخۆکان لەگەڵ گۆڕان هاوپەیمانی هیوایان دروست کرد. ئەویش تا ڕادەیەکی زۆر بە بڕوای چاودێران ئەزمونێکی سەرکەوتوو بوو. بەڵام ئاسان نییە ئەمجارە بەهۆی ناکۆکی قوڵی نێو ماڵی ئۆپۆزیسیۆن ئەو ئەزمونە بتواندرێت دووبارە بکرێتەوە.